بەنای خۆی بەخشندەی میهرەبان کاڵەڕێناسم ڕێڵەتان پێشکەش دەکەم. خۆبەخشانی تەندروستی ڕاڵەی ئەمڕۆیە دەمەوێت زۆرترین دەرفەت بدەم بە میوانەکانم. بابەتەکە قسەوباسی زۆر هەڵدەگرێ، بۆیە دەمەوێت زۆرترین گفتوگۆ بکەین بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان کاک سەرنگ سەلاح نوێنەری دەرشوانی دانەمەزرا و خۆبەخشان، هەروەها خاتوشنە عەبدوڵڵا پێنجوێنی بربژێر بۆ پەرلەمانی کوردستان لە سەرلیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی پارێزگای سلێمانی. سوپاس بۆ ئامادەبوونتان لە ڕێڵەی ئەمڕۆ. سوپاستان دەکەم کاک سەرنگ، لە تۆ دەست پێ دەکەم. لەم چەند ساڵی دواییە خۆبەخشی بۆ دیاردەیەکی ڕوون و ئاشکرا لە نێو تەواوی دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا و بەکۆی گشتی پرۆسەکە، یعنی خەڵک ئەتوانین بڵێن خۆشبەخت نەبوو یان گەشتبین نەبوو بە تاوای پرۆسەکە لەم کۆتاییانەیە. ئەمە بۆچی؟ سپاس دەکەم بۆ بەرنامەکە دەستچاو خۆشە بە دەرفەت پێندامە. ڕاستێکی ئەمەی تۆ باسێکی بۆ بە سێرکڵێکی داینامەکی بۆ بە بازنەیە کە بەردەوام حکوومەت ئیشیان پێکات. ئەم خۆبەخشانە کە لە هەر شوێنە ئیژەکەن، من باسی سێکتەری تەندروستیەکەم بە تایبەتی، ئەمیشانە پێیەکەن هیچ بنەمایەک، هیچ ئەساسێک و پرینسیپێک نییە کە ئەم کەسە دەستی کرۆ بە میشە و هیچ یاسایەکیش نییە بۆی ئەم کەسە داوی مافی خۆیکە لە بەرامبەر کاتێ داوی مافی خۆیەکات شتێ بەدەستبێنێ یا گلەی ئەو بک بڵێ من مافم نیە بڕۆمەوە جێی خۆم بڕۆمە ماڵەوە واز بێنم، یەکسەر یەکێتێت جێگاکەی وەزبێ یانە جێگاکەی ساڵ بە ساڵەمە بوو بە سێرکڵە دروست بووە ناژوەستێ و ئێستا لە قوتی کەسیشانێ بیوەستێنێ. ئێستا حکوومەت خۆی و سەندیگاکانی پەشیمانن لەم تەرحە و بە غەڵەتی شێزان بە قسەی وتەبێژی خۆیان لەسەر تەلەڤیزیۆن وتیم ئێمە غەڵەت بووین، ئیشێکی باشمان نەکرد. طبعاً باشیش نەبوو ئیشە، چونکە ئێمە گەشتین بەم ڕۆژە بە مەقارەی ئێستا زیاتر لە 10200 خۆبەخشمانەیە بەبێ هیچ مافێکی یعنی فەرمانبەری تەندروستی داوامەکەن بەبێ هیچ پارێک بێ هیچ فەندێک. بەسێکم لە زمانی خۆ بۆ کە لەو کارەیە. بەڵێ من سەرەتا کە تەواوم کرد تەطبیقاتمان کرد، دواتر چوینە خەسخانەکان پێیان وتی خۆبەخشی بکەین بۆ ساڵێک تقریبەن بۆ ساڵێک و نیوێک ئیشەڵا بە ئومێدی ئەوەی دابمەزرین. بەڵام ئێمە یەکەم وەز ببووین کە زەربەمان لێدرا لەبەر ئێمە و کاتە کە داوای مافمان کرد هاتینە سەر جادە و داوای مافی خۆمان کرد، یەکسەر وەزبەیەکتیان قسە جێگەی ئێمەش وەکو پەراوێز خراین و پشتگوێ خراین. بەڵام من لەو کاتەوە نەچوومەتەوە خۆبەخشی و ناشچمەوە، چکەم لە وڵاتی ئێمە تێگەشتێکی قوڵمان نییە بۆ خۆبەخشی، بەداخەوە ئێمە وڵاتێکی موەسسە نین لەو بەها گەورەی خۆبەخشی تێبگەین. خۆبەخشی لای ئێمە شتێکیان پێ نووسراوە لە هەموو بەهایەک و لە هەموو مافێک داماڵدراوە، هیچ شتێکی بۆ ناکرێت. لێرەش داوای لێ یەکەن بەردەوام بێت لە پرۆسەکە. باشە کاک سەرنگ، باس لە کاری مەدەنی کرد. کاری مەدەنی لەم هەرێمە توانێت هیچ شتێ بگۆڕێ؟ کاری مەدەنی ئەگەر بتێ شت بگۆڕێ بە خۆبەخش ناگۆڕێ. ئەگەر ئەم کارە مەدەنیە بە خۆبەخشی بکرێ لە وڵاتی وەکوتم مؤسسە فەرقی وەک لە وڵاتی خۆمانە. ئێمە لێرە وا تێگەشتین کە شخصێ ئیشی ئەکا شتێ ئەکا بە خۆبەخشی، ئەوە ئازانین ئێمە ئەو کەسە تاوە بێت لەو ئیشا بەردەوام بێ بەبێ هیچ پارێ بەبێ هیچ فەندێک بەبێ هیچ حساب بۆکردنێک، چونکە دواییش لەو وەرەقەیان نووسراوە بۆ نێ داوای خاڵبەندی ئەو ساڵانی خۆبەخشی خۆت بکەیت کە پێی دابمەزرێ. کامە دووبارە ئەمە فەزاحەتێکی خراپە کە هەیە لە سێکتەری تەندروستیە. بەس بەداخەوەم کە کچ و کوڕەکانمان هەر بەردەوامن و هەر بەردەوام بن. لایەنە باشەکانی کاری خۆبەخشی چییە بەتایبەت لە کەرتی تەندروستیە؟ وەڵای من دەتوانم لایەنە باشەکانی لە دوو خاڵا پێ بڵم. دوو خاڵی زۆر بەسیط. یەکەم ئەوەیە کە شارەزا بێت و مەهارە پەیاکات. دووەمی ژەوێ نەختی خەڵکە ناسێ و ئەچێتە دەرەوە ئیسراحەتەیەکە. ئەجینا هیچ شتێکی ئیجابی ئەوەی نییە لێرە وایە ئێمە باسی ئێراکەین. باش ئەگەر سیس چرکەیەکم بیت شنۆخان بڕای تۆش هیچ خاڵێک ئیزافە ناکەیتە سەر قسەکانی کار. بەڵێ بەناوی خۆی گەورەی میهرەبان زۆر سپاسدانەکەم بۆ بەرنامەیە، بابەتێکی زۆر گرنگە. ڕاستە ئەوە کە بەڵێ تەنها بۆ ئەو دوو خاڵی کە جەنابی باسی کرد تەنها ئەوەیە ئەگەرنا لە ڕووی مادی و معنەوی هیچ سوودێک ناگەیەنێ بەپێی ئەو مادووبوونەی کە ئەو هەیەی بەپێی ئەو ئیش و کاری کە لە کەرتی تەندروستی لە گشتی و لە تایبەتیشە ئەو کەسە کە ئەیکات بە بەرامبەری ئەو بڕەپارەی کەوەری ئەگرێت ئیتر لە 100,000 150,000 هیچ ئەوە نییە. ینی ئەمەش خاڵێکی ترە. ینی بەداخەوە من ئێڵم لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری لەماوەی 11 ساڵە کە دامەزراندن وەستاوە 30,000 خۆبەخش هەیە بەس لە پارێزگای سلێمانی و دەوروبەری زۆرە. یعنی تۆ بە 10 ساڵ ئەمە بکەیت
بەڕاستی ئەگەر 10 ساڵی تر بڕوە ئەبێتە 6,000 7,000 واتە ڕێژەکە ڕۆژ بە ڕۆژ زیاترەکە طبعاً زیاکە ئەمە بێتە بارگرانیەک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و پلانێکی نەبێ لەبەرەوە تۆ ناکرێت دامەزراندن نەکەی بمانە بەڵام ئەوی کە بتەوێت لە بۆنە لە بواری سەربازیە چەندیان ویستی بێت داهێن مەزراندووە ئەمەش کارە ساتانی تۆ بەس لە بارێکە کە خۆت بدوێت ئیتر کەرتی تەندروستی بینی ئیهمالی بکەی فرامۆشی بکەی لەبەرەوەی کە خەڵک بۆ خۆی ئەچێت خۆبەخشانە ئیش ئەکا ئیتر تۆ گوێی پێ نەدەیت و بڵێ ئەوە نییە بۆ خۆی ئیشەکە بۆ خێچێتە ئەو کردەوە ئەیتر من چ پێویستم بەوە هەیە خەڵک تاعینکەم لەبەرەوە ئەمە بەڕاستی کێشەیە بارگرانیە بۆ سەر حکوومەتی هەرێم و بۆ ینی بەڕاستیش ئەو کەسە بۆ خۆی تایە زەرمەند ئەبێ ئەوەندەی کە سوودمەندەتیاکو بەڕێز باسی کرد سوودی پێ ناگەیەنێت بۆیە ئێمە ئەبێ عنی ئیش لەسەر ئەم بابەتانە بکەین کە کەرتی تەندروستی بەتابێت ئێمە بمانێ و نەمانەوێت لە هەموو جیهانە ئەوەی کە زۆر گرنگە حکوومەت پایی سەرەکیە کەرتی تەندروستی پەروەردەیە کە بیوێ گرنگی پێ بدە بەڵام بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستانە لە هەردوو بوارەکە فەشەلمان پێهێناوە دەستخۆش لایەنە خراپەکان لایەنە نەرێنەکانە باس کرد ئەی لایەنە ئەرێنیەکە لایەنە ئەرێنیەکانە باس کرد نەرێنیەکانمان چی نەرێنەکان لە دوو بەشایە توانین بڵین دوو لایەنە لایەنێکی زەرەدە بۆ خۆی و لایەنێکی زەرەدە بۆ خەڵک چامنمو پێڵم خۆبەخش کاتێ دەستگا بە خۆبەخشی یەکەم کە ئەو ئیشەی دەست پێ کرد لێرە وای لێت ئەبێ بۆ سیستمی کە باسم کرد کە بەردەوامە بن و ئیکایەن نەوجێگەکان زەرەدی لیا کە دانامەزرێ کە سادەتری مافی خۆیەتی زەرەدی لیا کات بە فێڕواایە زەرد لیا کە تەمەنی ئەڕواتە سەرە و هیچیشی نەکردووە زەرەدەیان لە لایانی دومی زەرەدەکانی زەرەدایان لە هاوڕێکەی ئەو هاوڕێی چەند ساڵ شەونخۆنی کردووە بۆی لە ڕێی کەتی تەندروستی ئێمە ئەشدانی بەشە تووبیەکان دامە دەرەجەی بەرزیانەوێ ئەو تەلەبانەیە گانێ لە بەشی تووبیا بخوێن خوان باش ئامادەکەن دوای ئەم هەموو ساڵە هاوڕێکەیە بێ بە خۆبەخش هیچ لۆدێ دروست نابێت لەسەر حکوومەت لەسەر سێکتەری تەندروستی ئەویش دانامەزرێ زەرەدایان لە هاوڕێ فەرمانبەرەکەی کە لەوێ داوای مافی خۆشی بۆ ناکرێت چونکە ئاڵەنی هەو بڕۆنە خۆبەخش بە خۆڕاییشم بۆکە بۆیە کۆمەڵە زەرەدی کەشی هەیە ینی یەکێ لەو زەرەدانی کە هەیەی بە کۆمەڵ ئەبێ باهینێک سیستمێکی گەندەڵ دەرەچێت ئەم سیستمە بۆ گەندەڵە بێت لەبەروی کە ئێمە زانیومانە هەموو ساڵێک فەرمانبەر بگۆڕە خیبرە کەمە بێتەوە کاتێم خۆبەخشە ساڵونیە ئیژەکە دو ساڵ ئیژەکە بێتاقە دەبێدانی کێتە جێگەی ئێمە چینەوە خاڵی سفر لە ڕووی کوالێتی پێشکەشکردنی خزمەتەوە ئیتر ئەمانە هەمی زەرەدن بۆ ئەو شنۆخان ئەم لایەنە باش و خراپانەی کاری خۆبەخشی لە هەرێمی کوردستانە وان نەکردووە کە حکوومەت چەند قاتی تر بێمنەت بێت لە دامەزراندون دەستی لێڵ بگرێت بڵێ ئەزین چۆنە خۆی خۆبەخش لە هەموو دنیا هەیە ڕاست بەڵام کاتی بۆ دیاری کراوە باشە ئەو وڵاتانی کە بە ینی سیستماتیکن ینی بەوە ئەڕوات بەڕێوە بۆ نمونە بۆکو پێش بەرنامەکە باسمان کرد بۆ مدەیەکی دیاریکرا خۆبەخشەیە دواتر ئەم کەسە ئەگەر لە کەرتی تەندروستی شابێ و یا لە کەرتی تایبەت بێ ئەبێتە هەمیشەی بۆ منە 6 مانگی دانراوە لە ئەوروپا بۆ ئەوەی خبرەیەکی باش پێ بکە بۆ ئەوەی شارەزایەک پێ بکە بۆ ئەوەی یعنی ئەوەی کە ئەوێتی لە کەرتی تەندروستیە مەهارەیەک فێر ببێ بۆی کە کاتێ کرا بە هەمیشەیی یعنی لە ئیشەکەی خۆیان لە بوارەکەی خۆیان بە چاکی ئیشەکە بەڕێ ببە بەڵام دوای ئەوە بڵێن دوای 6 مانگ کە ئەکرێ بگرێ بەست یعنی بە هەمیشەی ئەکرێ و تاعین ئەبێ ئیترە و کەسە حسابی تری لەگەڵ ئەکرێ بەڵام لە هەرێمی کوردستان ناتوانم بڵم ئەمە نییە طموحی ئەو کەسانێک کە خۆبەخشن ئێستا هەیان 11 ساڵە خۆبەخشە هەیە 12 ساڵە 10 ساڵە خۆبەخشە بۆ لەبەرەوەی طموحێکی هەبوو توێتی دام ئەمەزرێنن چونکە کاتی خۆشی ئێمە ئەنجومەنی ڕاژەمان نییە بۆ دامەزراندن بەداخەوە بەڵام بەڵامکەم لە ئەنجومەنی ڕاژە بوو کە ئەنجومەنی ڕاژە چێت ئەزین چۆنە ئەنجومەنی ڕاژە بۆ ئەوەیە کە تۆ دامەزراندن بکرێت بۆ ئەوانەی کە خۆبەخشی ئەکەن بەڵام ئەم خۆبەخشی ئێمە کە ماوەی 10 ساڵ 11 ساڵە دانراوە طموحێک بۆ خراە بەردەستی ئەو کەسانی کە با بڵێن دەرچووی پەیمانگا و دەرچووی زانکۆکانن لە بەشی تەندروستیە بۆ ئەوەی کە چۆن ئەڵی هەلێکیان بۆ بڕەخسێ بێنە پێشەوە لەم بوارەیە ئەمە تەرحێک بوو کرا
طرحەکەش جێبەجێ کرا بەڵام هەستەکەم ئێستا ئەم طرحی کە کراوە لە دوای 10 ساڵ ئەزانن کە فەشەلی هێناوە و لەشی پەشیمانن و کارێکی باشیش نییە چونکە ڕۆژ بە ڕۆژ فەرمانبەران و دەرچوانی زانکۆ پەیمانگە زیاکە کە زیاکە ئەمە دیسان وەکو باسم کرد ئەبێتە بارگرانی بۆی ئەم ئەنجومەنی ڕاژەیە گرنگە تۆ دای بمەزرێنی بەڵام بەناو هەیە بەناو هەیە و کەسی خۆیانی پێ تاعین ئەکەن بەوکو باسم کرد لە کەرتی لە سەربازیە ئەوەی کە ئەیانێ بۆ خۆیان دای ئەمەزرێن حتا ئەگەر بۆ نمونە فەرمانبەرێک ئەگەر چۆن ئەڵێیت هینە بێ خانە نشین ئەبێت یاخود لەو شوێنە نامێنە یاخود فەسڵ ئەکرێ یەکسەر ڕاستەخۆ کەسی خۆیان نهێنە ئەو بەشەو دایان ئەمەزرێنن یاخود بەخۆ بەخش ئەیانە ئیشەکەیان بکەن ئەمە بەڕاستی توانم بڵم کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر حکومت بۆی ئێمە ڕوا یعنی وا تەماشای نەکەین کە خۆ بەخش شتێکی باشە و لە هەرێمی کوردستانەیە کاتێکە کەس و کاری من و تۆ ئەوانە ئەچێتە بنکەیەکی تەندروستی یاخود نەخۆشخانەیەک یاخود کردێکی تایبەت و گشتی یعنی تر ئەمە کارێکی باشی کردو ئێمە لە ڕۆ ئینسانیەکەەوە قسە لەسەر ئەوە ناکەین چونکە لە ڕۆ ئینسانیەکە و ئینسان بەڕاستی کارێکی باشە بەڵام بۆی کە ئەم کەسە بەخۆ بەخشی ئیش ئەکا بەوەی کە داهاتێکی کەمی هەیە مانگانەیەکی کەمی هەیە و لەگەڵیشا پێی ڕازیە بۆی کێشەکە لەوەیە کە ئەم کەسە پێی ڕازیە یان جاری وایە بەشی هاتوچۆ کەشی ناکە 100,000 یا 150,000 ئەبێ چی بێ بەڵام ئەو طموحی هەیە وەکم باسم کرد کە ئەڵێ لەوە چێ دوای ساڵێکی تر حکومەت بڕیارێک دەربکە بڵێ وەڵا ئەمانە هەمویان دامەزێن تا ئێستا شتی واش نەبووە کاوە شنۆخان بە فعلی ئەمە لە بەرژەوەندی حکومەت شکاوەتەوە طبعا لە بەرژەوەندی ئەوە ناشکێتەوە لە بەر ئەوەی تۆ دامەزراندن ناکەی کە دامەزراندنیشت وەستان ئەبێتە هەرچەنە بێتە بارگرانی بۆ حکومت بەڵام ئەو باکی نییە لەمە بەرۆی داهاتێکی زۆری بۆ ئەگەڕێتەوە بیر لەوە ئەکاتەوە ئەگەر دای بمەزرێنێ بە بڕەمانگانەیەکی زۆر دای ئەمەزرێنێ لەبەرەوە ئەم بڕێکە هەیەی 150,000 بۆ ئەو کافیە باشە ئێمە یەکشت هەیە باسیکەین ئەڵێ کەرتی تەندروستی گشتی کە حکومیە ئێمە لە بەغاوە با بڵێن ئەو دەرمانانە دێت باشە کە بودجێ حاکیمەیە جائسە بودجێ حاکیمە مەبەست لەوەیە کە بەشە خۆراکی بایعی لەسرە ئەمە بەڕاستی حتا ئەم هەڵبژاردنەش بودجێ حاکیمە بەڕێوە ئێبا کە وا قەرارە لە 20 دا ئینشاءڵڵا ئەنجام بدرێ لەبەرەوەی ڕاستە و خۆ لە بەخاوە سەرپەرشتیاری ئەکا چکە تۆ بەشە خۆراکت هەیە لەوێ باشە دەرمانی شەهر لەوێەوە بۆ دێ لەبەرەوەی بودجێ حاکیمە بەڕێوەی ئەبا ئەمە بەڕاستی هیچ ئەتوانم بڵم فەشەلیشی هێناوە بۆ لەبەرەوەی هیچ کوالێتێکی نییە ئەو دەرمانانەی کە نە هەرێمی کوردستان بۆ نمونە نەکوالێتی هەیە نە دەرمانێکی باشن بۆ نەخۆش ئەسڵەن هەر نەخۆش زەرەریشی تیاکە یا بۆ نمونە کەرتی تایبەت ئەمەندە زۆر بووە یعنی کەرتی گشتی نەخۆشخانەکان فەرامۆش کراون چونکە کاتێککە تۆ بیمەی تەندروستیت نەبوو بیمەی کۆمەڵایەتیت نەبوو ئەم کەسەی کە نەخۆش بکەوێت چی بکە پارەی لەکوێ بوو حتا ئێستش ئەوانی کە موچەخۆرن لە بەرۆی کە موچەیان نییە بە 3 مانگ جارێ موچە وەرئەگرن ئەو کاتە ئەویش ناتوانێت ئەو داهاتێک کە بۆ نەشتەرگەریەک بکە بچێ لە کەرتێکی تایبەت بیکا بۆ ئەوەی کە سەلامەت بێ بەڵکو ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی کێشە دروست ئەکال تۆ ئەو نە ئیهتیمام بی بە کەرتی تایبەت کەرتی تایبەتیش کاتێک کە ئیهتیمامی پێدری خۆ ئەو نییە بڵێ وڵا کوالێتەکەی بەرزە کوالەتی بەرز نییە دەرمانەکانی هیچ کوالەتی کۆنتڕۆڵێکی نییە نەچێتەوە حەزەکەم نمونەیەک باس بکەم خۆم ئەم پرسیاریش بۆ هەردووکتان با زۆر دوو نەڕۆین خۆمتان بە نمونە بۆیانەوە 1-2 هەفتەیەک پێشێسا تەندروستیم باش نەبوو لە ڕاستیە چون بۆ یەکی لە نەخۆشخانەکانی سلێمانی یەکێک نەخۆشیەکەم هەبوو کە پێویست بوو یەکسەر چارەسەرم بۆ بکرێ کانولایەکیان بۆ دانام پێویست بوو یەکسەر دەرزیەکەم بۆ بکرێت کە دەرزی ئیلتیهابات بوو دەرزێکی قورس بوو یعنی نەخۆشخانەیەکی زۆر گەورە لە سلێمانیە بڕواکەن تەواوی نەخۆشخانەکە گەڕام دکتۆرێک نەیتوانی دەرزیەکەم بۆ بکە ئەو ئەمە لێرە ناکرێت ئێ باشە ئەگەر لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە دەرزیەکی ئیلتیهابات نەکرێ ئەمە بێ من قڕیچۆکەم بەسەر مە لە چ شوێنێکی ئەم کوردستانە ئەبێ کاڵە خان زۆر جار و دەرزیەش هەیە بەڵام بۆ قەز نایکەن لە نەخۆشخانەکە من چوومە دەرەوە دەرزیەکەم کرد ئەو کچەی کە دەرزیەکەی بۆ من کرد لە دەرەوەی خەستەخانەکە وتی من خۆم لەوێ کارمەندم هەندێک جار بە ئەم قەست ئەمە ناکەین تااقەتمانە ئیش ناکەیت یعنی ئەمە لەکوێی دنیا ئەم شتە جێبێتەوە ینی هەر بەڕاست کەرتی تەندروستی پێویستی بەوە نییە کە کارمەندی بۆ دابمەزرێ
يعني بۆ نمونە من توانیم حەلی خۆم کەم بەڵام هەیە هەژار و کەم دەرامەت و قوربەسەر و ماڵوێرانە ناتوانێت بچێتە شوێنێکی تر ئەمەی پێ هەڵماسێنە و کەرتی تایبەت وای کردووە کە کەرتی گشتی فەرامۆش بکرێ یعنی کەرتی گشتی با بە کورتەکەی بڵێ ناشرین کراوە بڕ ئەوی نەخۆش کاتێک کە ئەچێت ئەوی هیچ ڕێزێکی لێ ناگیرە عیلاجی بۆ ناکرێت هیچ عیلاجێکی بۆ ناکرێت بە شێوازێکی زۆر یعنی نابەر پرسانە بەڕێ ئەەکەن ئەمانە کێشن بۆ نەخۆشێک بۆ نمونێ ئەوەی خۆتت هێنایەوە کەسێ بچێتە ئەوێ نەخۆش بێ دەی پارەی پێ چی بکە گەنجێکە بۆ نمونە دانەمەزراوە پیرێکە پارەی نییە کە تۆ پێویستت بە چارەسەری سەرەتایی هەیە بۆ نمە پێویستە بە نەشتەرگەریەکە یانی لە نەخۆشخانەیەکی گشتی بۆت نەکەن ئەبێ ناچار پەنابیتە بەر نەخۆشخانەیەکی تایبەت کە بە چەند میلیۆنێک بەتەکە لەکوێ بوو ئەگەر بیمەی تەندروستی نەبێ من نەبیمەمان هەیە نەموچەمان هەیە باشە یعنی بەڕاستی هەموو ئەمانە کێشن بۆ کردی تەندروستی ئیتە تۆ لەکوێ ئەتوانی چارەسەری هەموو ئەم نەخۆشانە بکەیت بۆی ئەمەندە گرنگیان بە کەرتی تایبەت داوە چونکە لەلایەن بەرپرس و لەلایەن سەرمایەدار و لەلایەن حیزب قۆڕخ کراوە کاتێک کە قۆڕخ کراوە ئیتر ئەمە بەڕاستی تایبەتمەندی پێدراوە بۆیە من لێرە شۆ ئەڵم کەرتی تایبەتیش ئەوەندە ئەو کوالێتیە بەرزەی نییە چونکە کاتێک کە باسم کرد دەرمان ئەهێنێ بە قاچاق دەرمانێت ئەو دەرمانەشی کەیت هیچ جینێکی نییە یعنی کوالێتی کۆنتترۆلی نییە یەکسەر ڕاستەخۆ داخڵە بێتە هەرێمی کوردستان کەمەش بەڕاستی کێشە دروستەکە چ سەرنجێکی هەیە لەسەر دەستخۆشیتان دەیەکەم وەڵام من لەگەڵ تەواوی قسەکانیان بەس تێبینێکمێ ئەو 150,000 شنۆخان باسیەکە ئەوە لە هەنێ شوێنی کەم هەیە ئەوانی تری هەمووی نییە ئێستا من لەسەر زانیاریت هەیە لەو شوێنەکەمانە کوێن بۆ ینی کەمتر هەیە گەروابێ هەر نییە هەر پاران هەموو خەسخانە حکومیەکان خۆبەخشی تیا کە هیچی نییە هەشیانە هەروتیانە هەر نەک پارەکەش لە داهاتووشە هیچتانە هیچ جوانی نووسراوێک نییە کە ساتۆ بێرم باشەرەشی کردووە ئێمە ڕوون و ڕاشکا پێیان وتراوە و من لێرە شتێکی مەترسیدارە پێڵم لە خەسخانەیەکی ئەهلی سلێمانیە هەمومان لا ڕۆژانە بەسارە بەلایە بڕۆین خۆبەخشی لێ پارە ئەیا ماگانە چونکەکەم خۆبەخشە لەوێ بۆی جوان قسەکەم ڕوون وەرگیرێ خۆبەخشە پارە ئەیا بۆی خۆبەخشە نەک لەبەری وەریگرێ وەری ناگرێ پێیان وتۆ لەبەری خبرە پایەکەی مانگی تقریبان 75 بۆ 100,000 لێ وەرەگرن چێش حەزی کرد من ئەو خۆبەخشا خەمە سەرخەت بۆی بزانم شتە وایە ئەم شتە بۆچی ڕوویا بۆ لەبەرەوەی ئێمە ئازانی هەر کاتێ ئینتاز زۆر بوو کوالیتی لە دەزایە تۆ کاتی ئینتازی تەلەبە زۆر زۆرە ئەم هەموو محەدە ئەهلی و محەدی حکمی و زانکۆیانە و هەیە و کاتێ دامەزراندنی و ناچنە شوێنی خۆیان کوالیتی شتەکە لە دەزەی هەموو شەهادەکان بەهایان نامێنێ و بۆ مۆزوعی کە باسی ئەو کێشەی خۆتێ کرد پێشەوەی بچیتە سەر ئەوە ئەمە ترسی کە باسیەکەی ئەرکی کێ ئەمە ڕابگرێ وڵایەوە ئەرکی حکوومەتە و ئەرکی من دایماڵم قەت هیچ لایەنێ بەتەنیا بەشدار نییە لە شتێکی خراپە هەم ئەرکی حکوومەت هەم ئەرکی خۆبەخش خۆیەتی دانەمەزرا خۆیەتی کە نابێ بیکە کە ئەبێ بێتە دەرەوە من ئێستا و ئامارە و پێڵم جوابەکەی خۆ وەرەگری کە کوالیتی خزمەتەکە و بەدڵ نەبووە 27,000 میلاکمانەیە لە سلێمانیە 12,000 پڕ کراوەتەوە 15,000 نەقسە ئێمە دەرچوی دانەمەزرایی بەشی تەندروستی لە سلێمانیا 15 بۆ 20 ئەم 15 بۆ تاعینکە تۆژە و گلەیە و نامێنێ پڕەبێ لە کارمەند و نەقسەکانیش نامێنێ و خۆبەخشیش نامێنێ ئەمە جوابی ئەو کۆی گشتی شتەکەیە بەڵام ئەوەیە نەکراوە ئێستا لە سلێمانیا میلاگەیە و وەرناگیرێ کەسی لێ نییە 15,000یشە کاکسەران لە سەردەمی کۆرۆنایە خەڵکێکی زۆر خۆبەخشێکی زۆر ڕووی کردە کردی تەندروستی هەر بەڕاست ئەگەر گەنجان و دەرچوانی دانەمەزراوی ئێمە ئەم کارە خۆبەخشیان نەکردایە چی ئەقەوما لە وڵاتەیە و دوای ئەوەش کە وەڵام ئێمە وایە پێم بڵێ بۆچی حکوومەت بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئێوەیەکە لە کاتێکدا خزمەتێکتان کردووەکە ئەو سەرەکەی دیارنی من میلەتی کورتەروان بینی و هەرواشە میلەتێکی بە مۆقیفە ئێستا شەڕی داعش ڕووباتەوە ئێستا کارەساتێکی مرۆیی ڕووبا لە کوردستان داوای بڵم میلەتی کووریەکە میلەتە بە ژن و پیا و گەنج و مناڵیەوە خۆکارانە خۆبەخشانە ئیژەکە لە هەموو ڕێکەوە ئەم گەنجانەی ئێمام شتیان کرد لە پێناوی ئیشەڵا لە داهاتوە شتێکیان بۆ کرێ بەس حکومت ئێمە حکومەتی ئێمە لە 2013 جێی تێبینی و جێی سەرنجە و جێی ئەوەیە شۆکبی بەم حکومەتە ئێمە هیچ داتا و پلانێک نییە بەداخەوە زۆربەی حیزبەکانیش کە بەشدارن لە پەرلەمانە
نمدیوە لیان پرۆژەکان و بە هەمی پرۆژەی هەیە پرۆژەکان تقریبا شخصیە تقریبا حیزبیە و تقریبا ناوچەیە پرۆژەیەکمان نییە بیرکرێتەوە لەو هەموو دانەمەزراوە بێژگە لە ئێمەش زۆری کە هەیە چۆن مامۆستایان بەو حاڵەوە ئێساش ئەگەری هەیە نازانم چۆنە بەس لەوانەیە بۆشیان نەبەستێ موچەکە بەڵامی شەڵا بۆیان نەبەسرێ ئەبێ ئەمە پلان هەبێ بۆی ئەم ساڵانەم دەرچوانە چی لێ بکەین چۆن کەرتی تایبەت ئەمە پڕ ناگاتەوە کەرتی تایبەت ئیشی پێەکە بە 200,000 و ئەوەنە ئیش پێەکە بای ملیۆنە دینارە ئەیتر بەم جۆرە هێشتاکە هیوادارم جاوەکە چۆنە خۆی ئەگەر گرنگی بە کەرتی تایبەت بدرێ خەڵک ئەوەندە ینی پەنا نابا بۆ ئەوی بڵێ تاعینم بکە و با حکومە تاعینمان بکات و بێتە سەرجادە و ئەمە لەبەرەوەی تۆ 10 ساڵە خۆبەخشی بۆ نمونە لە خەستەخانەیەکە خۆبەخشی یعنی تموحی ئەوەت هەبووە کە ئەڵێ حکومەت تاعینم ئەکات ئەگەر بێت و وەکو ئەوروپا بۆ نمونە لە دەرەوەی نیشتەجەبوونی خۆت کار بکەی حتا ئافرەت کە لە دەرەوە پاکەرەوەی ماڵان ئەکا بە خزمەت بە حسابە باشە ئەمە دڵخۆشکەرێ بۆ ئەو کەسە بۆ نمونەگەر لە کۆمپانیای ئیشەکە لە کەرتێکی تایبەت ئیشەکە تۆ بێ بە خزمەت بۆی حساب بکەی هەرچەندێکیشی بیتێ مەسەلەن 300 دلاری بێت 200 دلاری بیتێ و دڵی پێ خۆشە بۆ لە بڕۆی ئەڵێ ئەمە ینی تاعینم مسۆگەرم تەواوی تر یعنی هیچ کێشەیەکم نییە بەڵام بۆ ئەو دڵخۆش نییە لەوەی کە لە کەرتێکی تایبەت تایە دڵخۆش نییە بۆچی زۆرینیان بۆ ناچنە کەرتی تایبەت ئیش بکەن یا بۆ مناڵە خۆبەخشین ئەمە بەڕاستی کێشەی دروست کردووە بەوەی کە ئەمەی بۆ ناکرێ بە تاعینبوونی بۆ ناکرێ و ئەڵێ بەشکم ئەم ساڵە ئەم ساڵ هەتا تەمەنی ئەڕوە ئێدە ساڵە تۆ تەخەڕۆجت کردووە معقولە خۆبەخشی بۆ خۆی بنیاد هیچ ژانی گەنجمانەیە 30 ساڵە هێشتا ژیانی پێک نهێناوە لە کوڕش و لە کچیش هەمانە ئێ بۆ لە بڕەوەی داهاتێکی بۆ خۆی نییە لە بڕەوەی ناچاریشە ناتوانێت چی بکە ینی وای لێ دێ کە هیچ ئیشێکی نەبێ هیچ ئیشێکی نەبێ ناچارە بچێ بە خۆبەخش وەک کاک سەرنگ فەرمووی لە 150,000 کەمترە ئەمە کێشەیە بەڕاستی ئەڵێ هەفتا بخەمە گیرفانم 100 خەمە گیرفان لەو باشترەکەی چم پێ نەبێ ئایندەی خۆتان چۆن دەبین ئایندەی دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشان لە کوردستان من ئیشەڵا ئایندەیەکی دایماڵم ئاسۆڕوونە من قەت ڕەشببینی بڵاو ناکەم بۆ بەس من داوام لە کچ و کوڕانی خۆبەخژەیە لەم بەرنامەیە واز بێنن من لە چەند شوێنە داوام کرد و هەر ناوەکەیان بگۆڕن بە خۆبەخت ئەمە خۆبەختکرد نایکەن ئەمە خۆبەخشی نیە لە وڵاتە چونکە ئێمە هیچ داهاتوێک نبینین جێ ئەوە بە دڵی پێخۆشکەی چکەمە پلانمانەوێت ئێمە پرۆپۆزەڵێکمانێ بڵێن ئەمەمان کردو من خۆم لەگە وەزیرا کۆبوومەتەوە داوام لێگوت تکام لێ کردووە ئەو هەنگاوم پیشان بەکە هەڵی هێناوە بۆ کەرتی تەندروستی بۆ دامەزراندن هیچ قسەیە نەبوو لەو بارەوە تەنها باسی ئەنجومەنی ڕاژەی کرد وتی ئاگاداریانەکەینەوە ئێساش ئاگادار نەکراونەتەوە بۆیە هیوادارم خۆبەخشان واز بێنن بۆی ئاسۆ گەشت بێ ئاسۆ ڕوون بێ ئیشاءڵڵا بەداواکردنی مافەکانمان نەگەینە ئەنجام بە بەردەوامی خۆبەخشی ئێمە زۆر شتێکە لە دەزەین ئیترەوە بەردەوامیش خۆبەخشی هەتا بەردەوام بێ ئێمە دامەزراندن نابینین بە هیچ جۆرەگۆ لەم نیوەرگرت دەستخۆشنەخان ئەرکی وەزارەتی تەندروستی لەم بارەوە خۆی ئەرکی وەزارەتی تەندروستی ئەوەیە کە بێ سەرەتا حکومەت ئەمە بە پلان ئیشی بۆ بکات یان تۆ 10 ساڵە تەخەڕۆجت هەیە تا ئیسە پلانێکت نەبووە ئەبێ پلانی بۆ دانی ئەم پلانش بەڕاستی ئەتوانم بڵم لە پەرلەمانەوە دەست پێکە تا بە یاسایی بکرێ ئەنجومەنێکی ڕاژەدا بنرێ بۆ ئەوانەی کە دانەمەزراون لە هەموو بارەکانە بە تایبەتی کەرتی تەندروستی کە کەرتێکی زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە پێویستە ئەم ئەنجومەنە ئیش لەسەر دامەزراندن بکە بە تاعینبوون بکە بۆ ئەو کەسانەی کە خۆبەخشن واتە کارێکیان بۆ بکە بۆیە پەرلەمان لە خولی شەشی پەرلەمانە گرنگە ئەوانەی کە لە بواری تەندروستیە کار ئەکەن ئەبێ بێنە پێش بێنە خەت لەسەر ئەو بابەتە و ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی کە ئەم خۆبەخشی چارەسەر بکرێت شنۆخان کەمتر لە دوو خولەکێکم ماوە ئەگەر سبێنێت تۆ ڕۆشتیتە پەرلەمان کارێک بۆ دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشان بیکەیت چی خۆی کاتێکە بربژێریت هەندێک دروشمت هەیە بۆ من هەندە بەڵێنت هەیە ئەڵێ ئەمانە ئەەکەم بەڵام کاتێک کە ئەگەیتە ئەوێ ڕەنگە دەستت بگرن نەیکەی ئێستا بۆ منە لە کاتی تەندروستیا ئێمە ئەڵین ئەمە ئەناکەین بە دامەزراوەی بە پرۆژە پێشکەشی بۆ منە لە پەرلەمانە پێشکەشی حکوومەتی ئەەکەین یا خۆت بە یاسایی ئەەکەین کە ئەمانە دا بمەزرێن ئیشی سەرەکیمانە بۆ نمونە ئەوەی کە لە کەرتی تەندروستیا و لە هەر بوارێکا کە بێوێ ئیش بکات ئەبێ بێتە پێش ئێمە ئەڵین ئەمانەتان بۆکەین بەڵام ئەگەر دەستت بگرن نیکەن ئەمە بەڕاستی کارەساتە ئێمە ناتوانین وامان لێ هاتووە لەم هەرێمی کوردستانە ناتوانین لە 100 بڵێن ئەو ئیشت بۆ ئۆکەم چ کە سبێنێ خەدەگرێ لە هەموو دنیاە کە کاتێ بانگەشە ئەکرێ بۆ پەرلەمان
ئەو کەسە پرۆژەیەکی زۆری پێەیە بۆ نمونە لە چەند خاڵێک کاکۆی ئەکاتە ئەڵێ ئەمە بۆکەم ئەگەر سبێنێ لە پەرلەمانەکە یەخەی ئەگرن میلەت یەخەی ئەگرەوەی کە دەنگی پێداوە باشە حەقی خۆشێتی یەخەی بگرێڵە بۆ بۆت نەکردم ئەو ئەتوانێ بیکە بەڵام من لە ناو هەرێمێکام کە دەستم بگیرێ لە هەندێک کار و هەوڵیشی بۆ ئەم ئەوەی لە توانامە هەبێ هەوڵی بۆ ئەم و بەڵێنی ڕازگۆ ینی ناڕاست نایەن بە دەنگ دەرەکانم بۆ نمونە ئێمە هەوڵی جددی ئەوین بۆی ئیش لەسەر ئەم بابەتانە بکەین ئەوە ئینشاءالله شەڕی قوتی خەڵک ئەەکەین مافی خەڵک بەدەست ئەهێنینەوە ئەوەی کە میلەتی خۆمان ئێوێتی ئێمە ئیشی لەسەرەکەی دەستخۆش خات و شنا عەبدوڵڵا پێنجوێنی بربژێر بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی پارێزگای سلێمانی هەروەها کاک سەرنگ سەلاح نوێنەری دەرچوانی دانوزراوە خۆبەخشە سپاس بۆ ئامادەبوونتان ڕاڵم پێشکەشکردن خواتان نەکرد